حاج فيض الله ئاتنگەر خۆم لە ئەستا ئات کەرکوژین بەت لە قادر کەرەم ژیاوە ئێستا هەبا وەستای قادر کەرەم مەشهورە تقریبا 68 ساڵە من لە نووسین ئێتر ئەم سەنعاتیشە سەنعاتێکی خۆشە یعنی وەرە بە قەوەت دەکرێت چاکە من لە قەوەت کەوتومە هین نییە ئەینە وەڵای بەقەدەر قەڵایەک ئاتنم تاوانێتەوە باوکم لێرە ئاتنگەر بووە دوای باری کلۆ ڕۆژی بۆ قادر کەرەم لە قادر کەرەم لێوە چەند ساڵێک لێوە ئیشی کردووە ئەوتە من مناڵ بووم تەوان اینجا بارمان ڕۆشتم بۆ دووس بۆ خورماتوو لەوانە باوکم ساڵی کولەکە یعنی ئیشەوە هامان هەبوو زۆر هیچێنە لەوێ ناویان ناوەستابڕنەو اینجای تاکە هەم بە وەستابڕنەو مەشهورە باوکم خوافێکە ئێتر من هەر لەوە ئێتر هەر لەگەڵ یا بوومە تا باوکم وەفاتی کردەوە خۆم ماومەتەوە ئەتا لەگەڵ ئەم سەنعاتە خەریک بوومە تا هیچ چاکە ئەوەی تاکەس تقریبا 77 ساڵ عەمر بە حەمیم لەم سەنعاتە تەواو کرد ئیتر ئیشی فەلاحەت ئەوسا ئیش فەلاحەت بەس لەسەر ئێمە بوو ئەمە داسێتی ئەمە تەورێتی ئەمە جەنجەڕێتی ئەنواع و ئەشکال گاتنی جووت ئەمە ئەمە بۆ گوێ درێژ ئەمە بۆ هێزترە ئەمە بۆ هینە نەبوو دەڕاتەوە و ترەکتەر و دەڕاتەوەمانە نەبوو هەموو ئەرکی فەلاح لەسەر ئێمە بوو ئێتر برینە بۆ مەڕبڕینەوە ئەو ئیشانە هەموو خۆمان دروستمانە کە بەدەست ئێمە کرا ئێستاکە هەمووی بۆتە ئینتاج و لە دەرەوە تێ هەمووشی عادیەوەی کەوە لە دەرەوە تێ هیچی ئێتی وەک ئەوەی لای خۆمان جوان و ڕێک و پێک نییە بەس ئێستاکە تەنەوە حەوی بۆتە ئەوە خەریک هاتنگەریش بۆ دەوردە نەمێنێ هەمووی داغام بووە کە من ئەولادەکانم ئەولادەکان عینە هەمووی وەکو من وەستایە وەکو من وەستان بەس هاتنگەری نییە چی بکەن هەیەکی لە وەزیفەیەکە داستێک لە بازار بە 2 دینار بواە داست من 8 دیناریە کرد داتی دەستکردمە کرد داتمە هەردا بەخوا لە وەختی دورینەیە ئەم وەختانە کە وەختی دورینە بووە ڕۆژ بووە 18 ساعتیشم کردو یعنی 18 ساعت 6 ساعتی بێشتەوە بۆ ئیستراحەت لە شەورۆزێکە 18 ئیشم کردووە یعنی تقریبا 2 مانگ ڕێک ئاوا ئیشم کردووە لە عادی دورینەیە چون فریا ناکەوتی ئێوارە هات مشتری ڕۆژانە 14 داسم تەواوە کرد ڕۆژی 14 داسم تەواوە کرد 2 برا بووین بە هەردووکان داست دروستکردن 2 لەون هەیە لەونێکەی هەر لە شیشێکە کرێت و شیشێکی بەچیت داتی خصوصیکەوە بتەوێت وەکو قەدیم ئیش بکە 40 ساڵ ئیشەک ئەو داسە بە 20 ساڵ نافەوتە ئینێکرد ئەو داسە مەسەر پارچەی ئەمەنە ئاسن وەڵا ئەخرایە ناوی خەم چەکرا ئەیداوە بە جۆشەکرا بە جۆش خەڵوت جۆشەدا کە ڕاتێک کێشا بووە 1 پارچە اینجا ئەوەتە ئەکردە داس ئەو لە دوایە ئەو پۆڵایە لەناو ئەو ئاسنەیە وەکو گوێدان تەراش چۆنە ئەوەنە تەنیکە بووە هەموو وەختێکەوەی نێت بکردایە ئەو فەلاحی پێک هەستانێکی لێدا ئاوای لێکرد لە سەری دووکەکەی فڕێدا ئیتەش من لەو داسە ماومە ئەو داسە ماومە یعنی هین تقریبا 45 ساڵ بە لەیسەیە کردومە هین دەست خۆمە ئێتش حەزەکەم بەخواست حەزەکەم نیۆڕۆ لێرە استیفادە نیۆڕۆ لێرە خەو سە ڕەمەزانە ڕۆمەوە نیۆڕۆ لێرە خەو لەناو ئاستەکە پێ بخۆ ئامر ڕۆژێکی دکتۆرێکی تورک هات بۆ لام ئیشمە کرد گوڕەی کوورە و هۆین و ئیشەکە ڕاوەتە لێرە تورک بوو وتی ڕوخسەت هەیە قسەت لەگەڵا بکەم تۆ فەر و قسە بکە قسە تێ بڕۆمە ژوورەوە بۆ ناو دوکانەکەت ئەو دوکان کوورە ئاڵ و تێیدا چووە ژوورەوە و دەرچووە دەرەوە
وتی ئێرە ئێوە نەماڵەوە چۆن چۆنین نەماڵەوە چۆن تەعاملەکەن وەتە مەڵا جار بەدا تووڕابین و جار بەداری دەکەیت گوێتەمە مێشکەوە عجایبە وەڵی لەوانەیە بڕۆنەوە نەماڵەوە هەرتێ قسە بکات و بدەنە بنملی نە بابە یەکجاوان نیمان